پارەی موچەی فەرمانبەرانی هەرێم گەیشت لە بەغداشەوە وادەی ناردنی موچەی مانگینەوە ئاشکرا دەکرێت. زانیاری نوێ لەبارەی وادەی دابەشکردنی موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. زانیاری نوێ لەبارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا دەبێت. لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی ئەیلولی فەرمانبەرانی عێراق، وەزارەتی دارایی فیدراڵی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دەنێرێت. ئەمڕۆ یەکشەممە میدیای نزیک لە پارتی بڵاوی کردەوە نزیکەی 570 ملیار دیناری تەواوکەری موچەی هەردوو مانگی تەمووز و ئاب خرایە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق وتوویەتی بڕیارە لە نزیکترین کاتدا تەواوی ئەو بڕەپارەی ماوە بۆ موچەی هەردوو مانگی 7 و 8 لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕەوانە بکرێت. بە وتەی ڤیان سەبری لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی ئەیلولی فەرمانبەرانی عێراق، وەزارەتی دارایی فیدراڵی موچەی هەمان مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش ڕەوانە دەکات. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەو پارەی ئەمڕۆ بەغدا ناردوویەتی بۆ موچەی مانگی هەشت هێشتا بڕێکی تری ماوە بۆ ئەوەی موچەی پێدابەش بکرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم وتی هەنگاو لە دوای هەنگاو دەنێن بۆ چارەسەری کێشەی موچە، هەنگاوەکان بەرەو پێشەوە دەڕۆن. شاندێکی هەرێمیش دەچێتە بەغدا بۆ کێشەی موچەی خانە نشینان. خەریکە کێشەکان بچووک دەکرێنەوە و دەگەین بە چارەسەری کۆتایی. لەبارەی دابەشکردنی موچەوە وتی ئەمڕۆ 570 ملیار دینار لەلایەن بەغداوە بۆ هەرێم نێردراوە، بەڵام هێشتا بڕێکی تری ماوە بۆ ئەوەی موچەی مانگی هەشتی پێدابەش بکەین. کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەیپیکۆر داوای بەردەوامبوونی کۆبوونەوەکانی نێوان هەولێر و بەغدا دەکات بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. ئەیپیکۆر لە ڕاگەیەندراوێکدا داوای کردووە بە زووترین کات هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆڕی نەوتی عێراق تورکیاوە دەست پێ بکاتەوە. کۆمەڵەکە پێی وایە لێدوانەکانی ئەم دوایەی سەرۆک وەزیرانی عێراق ئەندانێکە بۆ ئەوەی کە تاوەکو کۆتایی ئەمساڵ هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە. ساندەرنیزمان پێشکەشکردن شاد و کامەران بوون.